بەداخەوە کاتژمێر دە چارەکی ئەم شەوەکە کە گەنجێکیان هێنای نەخۆشخانەی شەید پێشتەوە دیارە لە ناوچەی قادرکەرەمەوە هێنرا بوو کە دوای کە پشکنینکە بەداخەوە گیانی سپاردبوو. ئەم گەنجە بەهۆی گازەوە کە خەریکاری نەوت و دەرهێنانی نەوت بوونە لە منتەقەی قادرکەرەم ئەم گەنجە گیانی سپارد و بەهۆی دروستبوونی غازەوە. دواتر کەسێتریان هێنا کە باری تەندروستی زۆر خراپ بوو لە هەمان شوێن و بە هەمان ڕوودا و ئەویش باری تەندروستی تێکچوو بوو. دوای کە ڕێکاری یاسای بۆ تەرمەکە کرا ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کرا ئەم گەنجە تەمەنی 25 ساڵە دانیشتوی شاری چەمچەماڵە و گەنجی دومیان تەمەنی 28 ساڵە دوای کە چارەسەری پێویستی بۆ کرا لە سنووری ئەمە ڕەوانی نەخۆشخانەکانی سلێمانی کرا. باڵێ هەرچیان دانیشتوی شاری چەمچەماڵە. لە ماوەی ئەم مانگەدا ئێمە نزیکەی 150 برینداری هەمە جۆر کە ڕووداوی هات و چۆ و ڕووداوی پاسکیل و ماتۆرسکیلۆمانی تێدا بووە و 15 مردنمان هەبووە. خۆشببختانە ئەوەی کە ڕێژەی مردنەکە 15 زۆرە بەڵام هیچ ڕووداوێکی بە فیشک تەنها یەک کەس نەبێت کە خۆی کوشتووە. ڕووداوەکانی کە بڵێن چواردە کەسەکەی کە بەهۆی نەخۆشی و بەهۆی ڕووداوی هاتوچەوە بووە.